پێشمەرگەی کوردستان لە سەنگەرەکانی بەرگری لە خاکەوە پەیامی پیرۆزبایی دەنێرن جگە لە دووپاتکردنەوەی شانازیان بەکارەکەیانەوە لە یەکەم ڕۆژی جەژندا کە دووریشن لە کەسوکاریان مانەوەیان لە سەنگەرەکان و پاراستنی ئارامی خەڵک بارکێکی پیرۆز دەزانن. ئێمە کە چەندە لە کەسوکارمان دوورین جەژنە پیرۆزەیە سەرجەمدا شەیدان دەکەین بنەماڵی سەربەرزی شەیدان دەکەین بەڵام ئێرە ژەرک و واجباتێک کە دەبێت ئێمە بەڕێوەی بەرین ئێمەوە چوارەم جێژنەگە دوور لە کەسوکارمان دەکەین بەڵام سەربەرزینگە خاک و نیشتیمانمان دەپارێزی. ئێمەوە سێمین دێژنەیە لە بەرەکانی جەنگ دەکەین بەڵامە بە خۆشحاڵیەوە ئێرەشوە ئەرک و وازبێکە لەسەر شانمان ئێمە لە لای خەڵازوە هاتوین بە خۆشحاڵەوە ئێمە سەربازی نێروکانەگەر دێژنە پیرۆزانە دەکەین لەگەڵ و برا پێشمەرگانەمان. ئێمە وەک هێزی پێشمەرگەوە سێ جێژنە بەرەکانی جەنگ دەکەینەوە بە خۆشحاڵیەوە پیرۆزبایی خۆمان لە داشی شەهیدان و سەرجەم کەسوکاری شەهیدان دەکەین. فەرماندەی میحوەری قەرەتەپە سەنگەر و بارەگای هێزەکانی پێشمەرگەی لە سنووری قەرەتەپە و حەمریندا بەسەر کردەوە جگە لە پیرۆزبایی و بەڕێکردنی جەژن لە ناو پێشمەرگەدا ورەبەرزی و سووربوونی پێشمەرگەی لەسەر درێژەدان بە ئەرکی پاراستنی خاک دووپات کردەوە. ئەم پێشمەرگانە وەکو هەموو هاوڵاتێکی خەڵکی کوردستان ئێستا ڕەنگە خۆزگیان ئەو بە لە ناو ماڵ و مناڵی خۆیانە ئەمانیش جژنی ڕەمەزان پیرۆزکەن بەڵام لەبەر بەرپرسیارەتی و ئەو ئەرکە گەورەی کە لەسەر شانیانە بۆ پاراستنی خاکی کوردستان ئەمانە سەنگەرەکانی خۆیانیان بەجێنێشتون ناو ئەم خۆڵ و خاشاکە لێرە جژنیان کردووە ئێمەش بەڕاستی ئێمە بەوانەوە جوانین. هەموو ئەو پێشمەرگانەی کە سەنگەرەکانیان بەرامبەر تێرۆریستان قایم کردووە و ڕێگەی شێواندنی ئارامی هاوڵاتیانیان لێگرتوون ئەوەیان بۆ مایکی کورتسات نیوز دەربڕی کە جەژن بەڕێکردنی ئەوان لە ناو سەنگەر و ئەرکی پێشمەرگایەتیدا سەروەریەکە و بۆ ئەم گەلەی تۆمار دەکەن. سامان کەریم، کورتسات نیوز، سنووری قەرەتەپە.